ومەزانن تەنها ئەو ڕێگایە هەیە. ئەویش چییە؟ دنیا یا ئەوەیە لە خۆشیدا بی و ڕابوو بوێری بە کەیفی خۆت، یان لە ناو قەبر دایت و تەواو قەبرێ بۆ خۆت هەڵکەنە و کە موسڵمان بی ئیماندار بی تەواو خۆشیت نییە تۆ لە دنیادا قەبر هیچی ترت بۆ نییە. ناکاکەوان نییە. لكن الذين اتقوا ربهم خوای گەورە دەفەرمێ بەڵام ئەوانەی کە تەقوای خوای گەورە دەکەن، ئەوانەی کە تەقوای خوا دەکەن، خۆیان لە ڕیبا دەپارێزن، خۆیان لە کوفر دەپارێزن، خۆیان لە زینا دەپارێزن، خۆیان لە دزی دەپارێزن، لە ئەوەی کە خوای گەورە حرامی کردبێ خۆیان لێ دەپارێزن، تەقوای خوا دەکەن. ئەوانە باوە نەزانین پێویستە لە دنیا قەبرێ هەڵکەن و بچنە ناوی هیچ خۆشیێکی ژیانی دنیایان نابێت. نە دەیبێ بۆ نایبێت. كلا نمد هؤلاء وهؤلاء من عطاء ربك وما كان عطاء ربك محظورا. خوای گەورە دەفەرمێ هەردوو لە مسلمان بی یا کافر بی ئێمە بەخشش و نیعمەت پێ دەدەین. و ئایا مسلمان لە قەبردا دەژی لە دنیادا؟ نەوەڵڵا الحەمدوللا سوپاس بە خوای گەورە دڵمان خۆشە ماشاءالله و الحەمدوللا ئەگەر چی بە ڕوبعی کافر بە دەیەکی کافریشمان هەبێت، بەڵام مادام دڵمان ئاسوودەیە دڵمان خۆشە سوپاس بۆ خوای گەورە، خوای خۆمان دەناسین، خوای گەورەمان خۆش دەوێ، اعتقادت وایە و دڵت خۆشە بۆی کە خوا خۆشی دەوێ و لێت ڕازیە، ئومێدت بەوەیە کە دوای مردنت خۆشترە و بەرەو بەهەشت دەڕۆی، ئێکەواتە تۆ بەختەوەری پادشای وەڵڵا چیت دەوێت؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی من أصبح منكم آمنا في سربه معافا في جسده عنده قوت يومه كأنما حيزت له الدنيا بحذافيرها. هر يشي ليه كبياني هالصالخو تماشا ذاك مال من الله سلامتنا الحمد لله خزان من دالي سلامتنا سباز بخوا جيتر ومعافا في جسده الحمد لله مشو جلطة لي نداوم توشي شلل نبوم توشي نخوشيك نبوم لا شم سلامت لله الحمد أو دون نعمت عنده قوت يومه قوت خۆراکی ئەو ڕۆژەی هەبێ بۆ خۆی ماڵ و منداڵی ئەو ڕۆژە ها نەگەیدە ساڵی تر هی ئەو ڕۆژە كأنما حيزت أي جمعت له الدنيا بحذافيرها والله كأنما همو دنيا بوتو كوبوتو همو دنيا يتوه اي چی دوێ مناڵت خێزانت سەلامەت دڵخۆش الحمد لله خۆت سەلامەت ئەی نانی بەیانی هەیە بی خۆی کوڕە الحمد لله نیوەڕۆژمانێ و نانی وارەشمان هەیە الحمد لله تەواو ئێسبەیش بە هەمان شێوە ڕزقی خۆی لەگەڵ خۆی دێ خوای گەورە بۆت دەنێرێ. دنیا هەر ئەوەیە چیە براکەم؟ دنیا هەر ئەوەیە بۆ ئەوانەی کە بە ملیارەها دۆلارات کۆی دەکەنەوە و لە بانقەکان و لە خەزێنەکان دایدەنێن، بۆ ئەوان چۆن دەژین؟ یعنی بەخوا ئەوان سێژەمە ناخۆن، تۆیەکی فەقیر سێژەم نان دەخۆی ڕۆژانە. بۆ چکە دەجوڵەی ماندوو دەبی هەزمیشی دەکەیت، هەر سێژەمەکە دەخۆیت و دڵت پێخۆشەوی سوودی لێ دەبێنی. بەڵام ئەو نا ئەوەندە دەوڵەمەندە ئەوەندە چەور و شیرنی و ئەنواع و ئەشکال شتی خواردو و ڕای بواردۆ و پاڵی داوەتەوە ئێستا ئەوای لێ هاتووە هەموو شتی لێ مەمنوعە، هەمووی لێ مەمنوعە. شیرنی نابێ بیخوا، تێگەیشتی چەوری ئەوە هەر بڤەیە، ئەی دوو ژەم خواردن ئەوە هەر نابێ سێ ژەم بخوا. هەیە دەڵێ لە شەو ڕۆژێکدا ژەمێک دەخۆم، ماڵی دنیاش هەمووی ئەوە، لەوانەیە ملیارەها دۆلاریش هەبێ. ئێدەی کاکە بۆ ژیان تۆ خۆشتر نییە بە ئیسراحەتی خۆت تێگەیشتی ڕۆژانە چاو ماستێکت نانێکت هەبێ الحەمدوللا بەیانی ئەوم هەیە. نیوەڕۆی چی تێ نیوەڕۆ وەڵا نیسکێنەیەکمان هەیە سوپاس بۆ خوا الحەمدوللا تێگەیشتی برا ئەی ئەو ئەوەندە نازانم خواردنی لە پێشدا بنێ ناوێرێت بیخوات. براکانم ڕۆژەکە تێدەپەڕێ بەخوا ژیانی تۆی مسلمان خۆشترە لە ژیانی ئەو وەڵڵا خۆشترە. کەواتەوە مەزانە ئەوەی کە ئیماندار بوو تەواو دەبێ قوڕ بە سەرسەری خۆی کا لە دنیا هیچ خۆشیەکی نییە بۆ نیتە. ئینسانی مسلمان لە دنیاش دڵی خۆشە مرتاحە. ئایا پێتان وانییە لە هەموو شتێک نیعمەتتر خۆشتر خۆشی دڵە؟ ئەوە گەورەترین شت نییە. تۆ بە هەموو دنیای تۆ بێ کە دڵت خۆش نەبوو سوودێکی براکەم تام لە خواردن ناکەی، تام لە دەسەڵات ناکەی، تام لە سەیارە ناکەی، تام لە قەسر و باخ ناکەی، دڵت خۆش نیە مرتاح نیت. بەڵام کە دڵت خۆش بوو مرتاح بوویت وەڵڵاهی براگیان جلەکانت کۆن بن و سیارەت هەر نەش بێت و لە خانووی کرێژ دابیت و تەنها قوتی ئەو ڕۆژەتە بێ دڵت خۆش الحەمدوللا مرتاحی سوپاس بۆ خوای گەورە. کەواتە براکانم ئەوانەی کە تەقوای خوای گەورە دەکەن
ئەوە هەر لە دنیاش الحەمدولله دڵیان خۆشە ئەی لە قیامەتدا خوای گەورە چی بۆ داناون لهم جنات تجري من تحتها الأنهار براوردی کە کابرای کافر کە لە دنیا ئازادە و بەرەڵایە لە قیامەتدا جەهەنەم شوێنێتی ئەی تۆ کە تەقوای خوا بکەی لهم جنات تجري من تحتها الأنهار بۆ ئەوانە باغاتێک هەیە لە بەهەشدا کە ڕووبار بەژێریدا دەڕوات و نەبێ بۆ 2 ڕۆژ و 3 ڕۆژیش بێت خالدین فيها تێیدا دەمێنەوە بە بەردەوام لەوانەیە هەبێ لە ئێمە مەثەلەن دعوت دەکرێت بۆ باخێک کە دەچیتە ئەو باخە ماشاءالله چەند خۆش باخێکی ئاوا ئەنواع میوەجاتی تێدایە مەسبەحی تێدایە جەوێکی ئاو هەوایەکی نەقی و پاک و خۆش دڵت خۆش ماشاءالله خۆش چەندێک لەوەی سەعاتێک 2 سەعات 3 سەعات وان نییە تاوا دعوەتەکە تاوا بدەگەڕیتەوە هەرچەندە خۆش بێ کۆتایی دێ بەڵام ئەوەی کە خوای گەورە بۆت باز دەکات جەنات تەجری من تحتها الأنهار خالدین فيها هەتا تۆ لەو خۆشیێدای لە باشت سەفەر کە بۆ نمونە بۆ شارێک کاکە وڵات دەی جێژنە بە سەفرێک بکەین بۆ منطقەی هەورامان بۆ نازانم فلان شوێن خۆت کۆ دەکەیتەوە خۆت ماندوو دەکەی لە ساڵێکدا دەی با سەفرەیەک کەم بە عائیلی چەندێک دەچیت ڕۆژێک دەچیت و تەواو کۆتایی هەت دەگەڕیتەوە بەخوا خۆش بوو ئێستا چی نەمە تەواو نەمە بەس قیامەت وانیە براکەم بەهەشت خالدینە فيها نزولا من عند الله جا ئەوەی کە بۆیان تەرخان کراوە بۆیان ئامادە کراوە ئەو شوێنە خۆشە دەزان لەلایەن چێوەیە لەلایەن خواوەیە سبحان الله چۆن پاداش دەکەن لەلایەن خواوەیە ئەو جێگا و ڕێگایەش کە بۆیان تەرتیب کراوە لەلایەن خوا بۆیان دەنراوە چ نعمەتێکی گەورەیە چ فەضڵێکی گەورەیە خوای گەورە جێگا و ڕێگات بۆ دابنێت وما عند الله خير للأبرار و ئەو نعمەت و پاداشت و خۆشیەی کە لەلایەن خواوە هەیە بۆ تۆی ئیمانداری بە تەقوا خێرترە بۆ چاکەکاران لە چی خێرترە لەو کەیفە و سەیفەی کافرەکان کە لە دنیا دەیکەن زۆر خێرترە زۆر باشترە بەخوا زۆر